تایبە بە ئەم پرۆسەیە دێنین بە بابەتی حاڵەتی خنکانی ئەم سێکەیسەی کە هەمان بووە کە بەداخەوە لە دوو شەمەی کە با بڵێم دوو شەمە بەسەراتێ دەپەڕێ سێزە ڕۆژ و سێزە شەو زیاتر لە 150 کاتژمێر کارکردنی تیمەکانمان و گەڕانی خەڵکی خۆبەخش و هەموو ئەو خەڵکە دڵسۆزی ناوچە و دەڤەرەکەمان کە دڵسۆزانە لەگەڵ تیمەکانمان هاوشانی تیمەکانمان لە پرۆسی گەڕان و پشکنی نابوون. خۆشبەختانە دوایین کەیسمان کە کەیسی کاکە ئادەمی 2 ساڵ و حەومان کە ئێمە بە 3 ساڵ مەزنەما کردبوو ئەم کەیسەش ئەم ئێوارەیە کە 6 کەم 20 پەیوەندیمان پێوەگیرا سوپاس بۆ ئەو بەڕێزانەی خەبەریاندا کە بەڕێز عەقید ئیبراهیم فەقێکە لە ڕێگەی برادرانی ئاسایش و ئەو کاکەیە کە خەڵکی ئەو دەبەرەیە کە لەو گوندەی ئیستریان بۆ پەیوەندی پێمانەوە کە بەڵێ تەرمێکێ مەزندەکری ئەم تەرمەی هەمان مناڵ بێ و هەمان ئەم ماڵباتەیە بێ کە ئەم مناڵیان کە بە بێسەرەدەری و یانیش بۆ نمونە چارەنووسی نادیارە. و لێرەوە دەمەوێت دیسانەوە دەستخۆشی لە تەواوی خەڵکی خۆمانەی خۆجێی و خەڵکی هاتووی ئەم شوێنانەی ترەکەین و هەموو تیمانی کە کۆمەچیان کردن دەتوانم بڵێم هیچ ڕووداوێکمان بەم شێوە سورعەیە و چارەنووسی قوربانیەکان بەو ئەندازەیە بەو خێرایە نەدۆزراونەوە. و بۆچی؟ ئێمە لە وەرزی هاویندا تەنانەت ئەگەر کەیسێکی خنکانمانەیە هەفتەیەک بۆ 10 ڕۆژ و بۆ 2 هەفتە بەردەوامیە بێ. بەخێر بێن سەر چاوە خوا خێری هەموو لایەکی بنووسی برا دەستی هەموو لایەکی خۆشبی بەڕاستی ئێوەش ماندی بوون دەگەرەمە خوا خێری هەموو کەسەشی بنووسی هەموو کەس لەمە خەم خۆرتر بوو بەڕاستی خوای گەورە تاویزی هەما بدەتەوە ئیشاڵڵا ئەو چاکەی ئەو خەڵکی بەمە نادرێت و بەڕاستی دەست خۆشی لە هەموو خەڵکیەکەین.